هۆکارێکی تر لەو هۆکارانە کە ئەبنە سەبەب بۆ ئەوەی ئەم کەسە بەرەوسستی بڕوا بریتە لە کەمتەرخەمی دەرهەقی جەستەی خۆی. لەبەر ئەرکەکانی زۆر زۆرە بن ئەم کەسە بۆ نەتیجە ئەسوێ، هەروەکو چۆن بڕغویەکەوەندە هەڵە سوورە دوای نەتیجەتەن دیشەکانی نامێنێ و ئەسوێ، ئەم ئینسانش بۆ خۆی پەکێکەوێ. ئەم کەسە کە بەو گوڕەوە بەو تینەوە هاتووە یەکەم جار ئیسلامەتەکەی وا گرتووە لایەنێک لەو ئیسلامەتیە و هەموو کاتەکانی خۆی بۆ سەرف کردو بۆ چست و چالاکیە، بەڵام دواییتر وردە سار دەبێت تۆلی، چونکە جەستەی تەحەمولی ئەو هەموو ماندووبوونە ناکە. کەسێک بەڵێ ڕاستە داعیەکی باشە، بەڵام مەجای نەماوە 6 ساعت توانای ئەوەی نەماوە بخەوێ، ئەم جەستەی خۆی مەهندووە بێ، مێشکی ماندووە بێ، جگە لەو کێشەکان و بربەستەکانی ڕێگاشی. لەبەر ئەم داعی ئیسلامێکە خۆی زۆر گورج و گۆڵە، بواری بانگوازیشی لە بەردەمای و کۆمەڵکاریەکی باشەکە و خۆشی بەهیممەتە، کاتی بۆ خۆی نەماوە، کاتی دەوروبەریشی نەماوە. جاری وا هەیە ئەم کەسە داعیە مەجای بۆ سەیرانێکی خۆی نەماوە، یان سەیرانەکە بە ضەروری نازانێ، گەشتێک لە شارێ بۆ شارێکچکە بە ضەروری نازانێ، ئەڵێگەر مەجای داعوەکەیتیانە بێ بۆچی بچین بۆیە. بەڵام جاری وا سەردانێکی خێزانی ئەو شەح نەکاتەوە جارێکی کە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەی فەرموو ئین لربک عەلەیک حەقا ولنفسك عليك حقا ولأهلك عليك حقا فأعطي كل ذي حق حقه. أي فرمو خواهي پروردگار ما في لسرته، نفسي خود ما في لسرته، معلوم ناركي خود ما في عن لسرته، ده هر يكيان ما في خوان بدره. للرواياتي چتراك لبخاري فرمي بأوري چه فرمي صم وافطر، الرجوش بو رجي كشي مقرأ، رجي بقرأ رجي مقرأ، وقم ونم شونيجيش بكو بشخوروا، فإن لجسدك عليك حقا، جستت ما في خوي لسرت هيا، وإن لعينك عليك حقا، شاوكاني شت ما في عن لسرته، وإن لزوجك عليك حقا، هاو سركشت ما في لسرته، وإن لزورك ميوانا كانت عليك حقا، ميوانا كان شديسان ما في عن لسرته بيست ما في أوانش رتاوكي. أم كسجاري واهيا لسوربوني لسربان جوازكش لدرسوزي خوشي ويتي بلام ناكري هرها صالك 2 سال 3 سال دوائي سستبه ديتو دوهوا أو جي شكل لو سببانا كتوشي نخوشي سستي أبي باقر زورا قاي لخوشي نبي برو ليسونو الروايان على الأقل توشي قوشة جيرية قبل كيتر حزي بو رنج دانا نابي. جاری واشەیە گومانێکی بەسیط وای لێکە ساردیەکاتۆ لە میش، وەکوەوەی کە بڵێ هەرە کاکێم ساڵەهای ساڵەمە هەر پارە کۆکەین و بۆ ئەم خەڵکە ڕەشوڕوتە و خۆشمان هەر خۆمان فەوتان. برا وەڵای من لەمە بەدوا ناتوانم بەڕاستی ئەوەندەمان داوا کرد لە خەڵکی بۆ پارە ئابڕوومان چوو. ئابڕووچوونی نییە ئەمە. دکتۆر عەبدوڵعەزام بەڕەحمەت یاخۆ تەلەفۆنیان بۆ کردیانوت مؤتەمەرمان هەیە دەی محاضەرێکمان بۆ بدەی، ئەی فەرمووە شەرتی ئەوە دێم پارە کۆکەنەوە بۆ ئەفغان، بەو شەرتە دێم بۆی پارە لەگەڵ خۆم بێنمەوە. جا ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو نابێت شەرم بکەی لەوەی کە پارە کۆکەیتەوە بۆ پرۆژە ئیسلامیەکان، ئەبێت چاوقایم بی بڕۆی بە خەڵکیش بڵێ داوا بکەی، بڵێ قەرزی کە و دوایی قەرزەکەت بدەرەوە، خۆ تۆ بۆ خۆتی کۆ ناکەیتەوە تاکو دەستپان کەیت و پێت شەرم بێ. ئەنجا ئەم ئیشانەش خۆی وایە تۆ کاری ئیسلامی ئەنجام دەدەی، نابێت تۆ بزانی بڵێ 20 ساڵام داوای هەرەکرێم و خەڵکەش هەروە مایەوە، هەر ڕۆژ بە ڕۆژ کوفر زۆرترە بێ، وا نییە. 1 سەعاتێک بیرکەیتەوە بە تەئەمولێکی باش، بە سەرنجدان و وردەکاریەکی باش سەرنجدەیتە ئەو واقعە چەند گۆڕاوە، چی ئەو واقعەی گۆڕیوە، ئەو ڕەنجی موسڵمانانە دوای فەزلی خوای پەروەردگار. ئێستا ئەوەی ئەهلی دیندارە زۆرتر بوون یا کەمتر بوون؟ ئەگەر کەمتر بوون مزگەوتەکان چۆڵە بوون، بەڵام تۆ حساب کە لە مەدای 20 ساڵە کە ئەگەر تەمەنت 20 بێ یان 40 ساڵ بی و 20یانت بەبیر دێ، لە مەدای 20 ساڵی ئەخیری تەمەنتا مزگەوتەکان 2 بەرابەر زیادیان کرد، بەڵێ نفوسی خەڵکیش زیادی کردووە، بەڵام مزگەوتەکان چۆڵ نین لە هیچ شوێنێ. کتێبی ئیسلامی، حیجاب،
التزام إسلامتي، غيرة جامري وشهامة مسلمانان، صبر قرتن، بنيان بجماريك لها وكيشي ولاتكاني خوانا لهم ولاتكانا لبرو الحمد لله إشي إسلامي جراته بيشو بس توسست بوي تو اگر بیری لێ بکەیتەوە پێویستە وزەی خۆت لەگەڵ وزەی و مسلمانانەیە بخەیتە گەڕ. ئەگەر ئێمە هەر یەکێک لە ئێمە بە تەنیا بۆ خۆی بکەوێتە کار، ئەو وزەی کە هەمانە دەرەقەتی ئەو جاهیلیەتە نایە بیگۆڕێ. بۆیە پێویستە هەر کۆمەڵکارانە هەمومان کاروباری خۆمان بکەین و وزە و توانای خۆمان بەگەڕخەین لە بەرنامەیەکی ڕێک و پێکە هەتاوکو خۆی پەروەردگاری یارمەتی دەرمانێ. ئەما تۆ بە تەنیابی ئەم هۆکارانە کاریگەریان لەسەرت هەبێ، حتما سار دەبیتەوە، سست دەبیت. خی پەروەردگار یارمەتی دەرمان بێ، دەستی پێمانەوە بێ، خی گەورە بە نوری خۆی بەرچاومان ڕۆشنکە، سست نەبین، چست و چالاکتر بین، دیندارتر بین، بەهێزتر بین و هەموو زەو تواناکانمان بەگەڕخین بۆ سەرخستنی دینەکەمان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.